ئێرە نۆرینگەکەی عوسمان مزەمیدا لەم نۆرینگەیەدا لە کەرکووک بەر لە 28 ساڵ سەرەسەری دەیان برینداری پێشمەرگە و هاوڵاتی کراوە کە لە ڕاپەڕی نەشکۆدارەکەی کەرکووکدا بریندار بوون. عوسمانی مزەمید لە تەمەنی 53 ساڵیدا بووە کاتێک کە ڕاپەڕینەکە ئەنجام درراوە. ئەو لە نێو نۆرینگەکەیدا بەبێ بەرامبەر سەرەسەری بریندارانی کردووە. پێشمەرگە هاتە ناو شارەوە، ئێمە ئەو بریندار و بریندارانە کەمووی خۆمان تەداویمانە کرد و عیلازمانە کرد و ئەوەی خەتەریش بووە نرد بووە سلێمانی، چونکی یەک لە دوای یەک بریندارە هات، جێگاکەشمان سەغڵە دەبوو، هەتا تەواو پێشمەرگە هاتە ناو شارەوە. ئێترەوە بوو کاغەزێکمان بۆ هات لە مەحافەزەوە وتی لە ماڵ تەداوی مەکەن، بڕۆنە ئەو مستەوسەفە حکومی تەداوی بکەن. وتر بریندار لەسەر بریندارە هات و بەش ینی هینمانە کرد دایمە. دوای تێپەڕبوونی 28 ساڵ بەسەر ڕاپەڕیندا کە ئێستا لە تەمەنی 81 ساڵیدایە، عوسمانی مزەمید بەدڵێکی گەشەوە باس و خواست لە ڕۆژانی ڕاپەڕین دەکات. وەگەو دەڵێت پێشمەرگە و جەماوەر لەو ڕۆژەدا ئاوێتە یەک بوون و بە خوێن شارەکەیان لە بەعسیەکان ڕزگار کردووە. لەو پەڕی خۆشییا بووین، یعنی ئەم میلەتە لەو ئەوەنە خۆشی بوو، ینی ئاگای لە خۆی نەبوو لە خۆشیە ئەوەنە هێن بوو. بە سەربەرزیە ئێمە بە سەربەرزیماندی بە خۆمانەوە تر خزمەتمانەکە خزمەت. ئەو کاتەکە عوسمان ئێوە بۆ خەڵک بۆ پارایی کرد بۆ چی کرد بوو؟ ناوەڵا بۆ بیر و باوەڕ و کوردایەتی کرد، هیچ پارەمارێتیان نەبوو. ئەگەر بگەڕێتەوە بۆ ساڵی 91 بە هەمان شێوە هەستنە تەمەنت ئارە وەڵا هەتا بتوانم خزمەتەکەم لە جاران زیاتر. تازەیمە بەتەمای چین، ئەگەر میلەتەکە تۆ لە شکستە بێ تۆ چیت؟ سەربەرزی ئێمە بە شۆڕشەوەیە. ئەی چۆن؟ عوسمانی مزەمید کە ناوی عوسمان کەریم سەعیدە لە ڕێی خزمەتکردنی بریندارانی ڕاپەڕینەوە مێژوویەکی بۆ خۆی تۆمار کردووە. ئەو بە ئومێدەوە دەڕوانێتە داهاتوو. پێی خۆشە لە ساڵ یادی ڕاپەڕیندا لایەنە کوردستانیەکان کۆکو تەبابن و وەگەو دەڵێت هیوای خەڵکی کەرکووک بەو ئامانجانە بەهێزن کە لە پێناویدا ڕاپەڕین کراوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.